دی و یەکسانی کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی سیستەمەکە 83 خوێنکار لێک کۆلدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن داری وازات خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی لەسەر چەکڕاکێشان لەسەر تعداکردن لەسەر خەڵک ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە دێماکرێکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان خەڵک لەلایەکۆ قەویترە سازمانی تەیارکردە ڕادیکاڵترە بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرناتیڤێک دابینکە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی. خۆشحاڵە من بنار مستەفا چوارشەمەیەک تر دێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 12 حوزەیرانی 2024 لا دووتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ئایندەی قەوارەی هەرێمەک چۆن هەفتەی ڕابردوو دەستمان کرد بەم زنجیرە باسا و لەگەڵ خەسرەوسایدا بەشی یەکەمان ئەنجامدا. ئەمڕۆ بەشی دووەمی ئەو بەرنامەیە پێشکەش دەکەین وا لە بەشی دووەم بەرنامەکانیشماندا سەبارەت بە ئاگربەست لە غەزە و ئەو بڕیارێکە ئەنجومەنی ئاسایش دای تاوتوێ دەکەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو تێبینیانەی ئێوە دەیخەنە ڕوو ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێبینەرانی عزیز هەفتەی ڕابردوو لەگەڵ خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بابەتێکمان کردەوە سەبارەت بە ئایندەی قەوارەی هەرێم و هەفتەی ڕابردوو بەش یەکەمان پێشکەش کرد کە زیاتر لە ڕابردوو چۆنەتی شقڵگرتنی ئەم قەوارەی خۆی دەبینێتەوە. ئەمڕۆژ بەشی دووەمی ئەم بەرنامەی پێشکەش دەکەین زیاتر چاو لە ئایندە دەکەین. خەسرەوسایەمان عەزەتدا و دووبارە لەگەڵماندایە. ئێوارەت باش خەسرەوسای و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارە ئێوە باش و ماندوو نەبن. منی سوپاسان دەکەم کە ئەم فرسەتە بتوانین زیاتر ڕاستیەکانی کۆمەلگای کوردستان پێشکەش بە بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی بکەین. زۆر سپاس. وەگوتم لە بەشی یەکەمدا هەفتەی ڕابردوو کە تاوتێمان کرد زیاتر لەسەر مێژوو کارنامەی قەوارەی هەرێم قسە و باسێکمان کرد.
لەم بەشە تا زیاتر تەماشای ئایندە دەکەین و هەڵسەنگاندن بۆ ئەگەرە جیاوازەکان دەکەین. بەڵام پێشەوە ئەمێ بپرسم لەسەر نێوان پارتی و یەکێتی ئەم پەیوەندی کە هەیەم بووە، ینی لە دوای ڕوخانی حکوومەتی باس لە 2023 پەیوەندێکی زۆر پتە و فراوانیان لێ نێواندا دەبێت و بەر ڕێکەوتنامەی استراتیژی ئەبێ لە نێوانیاندا واژۆی دەکەن و لە نێوانیاندا پۆستەکانی هەم حکوومەتی ناوەندی عێراق و هەم لە نێوخوااندا دابەش دەکەن و بەڵام بەپێی کات لە ساڵانی تا ساڵانی ڕابردوو ئەم پەیوەندیە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە لانی کەمە بجاران نەماوە و گرژی تەنانەت تایە و ئێستاش دەتوانین بڵێن کە جیاوازی زۆر زۆرە لە بەراورد 2023 و 2014. ئێوە پەیوەندی نێوان ئەم دوو حیزبەی کە ئیدارەی کۆمەڵگەی کوردستان دەکەن و دەسەڵاتیان بەدەسە لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەسەنگێنن؟ بە بڕوای من پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی بە درێژایی ئەو ساڵانەی کە جێگای پرسیارەکەی ئەوە بوو ئێوەش خۆشتان ڕۆشناییتان خستە سەر نیشانەدا کە قەیرانێکی حکوومەتی قوڵ و ڕیشەدار هەیە لە هەرێمی کوردستانە. یعنی ئەو دەسەڵاتی کە ئێوە ئاماژەتان بێکرد لە 2023 لە سەرساسی هاوکێشەیەکی هێز کە لەژێر سایی هەژمونی ئەمریکا لە عێراقا و لە چوارچەوەی سازدانەوەی دەوڵەتی تازای عێراق بە ناوی عێراقی دیموکراسیەوە پەیوەندیەکانی هەرێم و لەو چارەشە نووسینەوەی دەستور بە جۆرێک کە بەرژەوەندەکانی یەکێتی و پارتی و ئیمتیازاتێکە لە چوارچەوەی قوارەی هەرێمدا پێیان بەخشرا. معلوم بە ئەو کاتە هاوکێشی هێژ لە قازانجی بزوتنەوەی ناسیۆنالیزم کورد و حیزبەکانی بوو. ناسیۆنالیزمی عەرەبی بەتایبەتی ڕژێمی بەعەز لێدرا بوو لە معادلەکات بۆ دەرەوە، ئەحزابی شیعە و سونە و پەرتەوازە بوون. ئەو کات ڕۆلی ئێران لە عێراقا بەو جۆرەی ئێستای نەبوو، دنیا نەوعێک لەژێر سای هەژمونی ئەمریکایە قەراری گرتبوو. بەو ئەو دەما پەیوەندەکانی وەکوێەوە ئاماژەتان پێکردنەوەن پارتی و یەکێتی لەو پەڕی پتە و یەکگرتووا بوون و ئەوان ئەو قۆناغە گەیشتبوون بە بەرژەوەندەکانی خۆیان گەیشتبوون بە ئامانجێکە بوویان کە ئەویش شەریک بوونەوەی لە دەسەڵاتی عێراقاوە ئەویان لە دەستوری عێراقا جێگیر کردو و لەژێر ناوی قوارەی هەرێمە ئیمتیازات و اختیاراتێکی فراوانیان پێدان لە پێکەنانی پەرلەمان، لە پێکەنانی حکوومەت، لەوەی کە خۆیان ناوچەکانی ینی چۆنی سنوورەکان خۆیانی ئیدارەی پێ بەن پەیوەندی لەگە وڵاتانی ئەوروپایە بگرن، هەموو ئیمتیازاتانیان وەگرن. بەڵام لە دوای ساڵی 2023 و تەشکیلی حکوومەتی تازای عێراق و بەتایبەتی 2007 بۆ سەرەوە کوردستان بە کۆمەڵێک وە ئەوزای عێراق و کوردستان لە چوارچوەی هەلومەرجی جیهانیە بە کۆمەڵی ئاڵوگۆڕ ڕۆیشتووە. بەتایبەتی مەسەر شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان ڕوویدا تا کارگەشتەوەی کە دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە بۆ کوردستان هات ئەو یەک لە دوایەک ئەو انتخاباتانی کە لە هەرێمی کوردستان ناکرا بەرەو دواخستنە چوو هەچۆن نەبووە تا گەیشتەوەی کە شەڕی داعش ڕووی کردە مەنتیقەکە و ئەمە وایکە کە جاری تر ئەحزابی ناسیۆنالیستی کورد زیاتر لێک نزیک بنەوە. بەڵام ئەم ساڵانەی دوایی بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر کە یەکێ لە نیشانەکانێتی ئەم هاوکێشەیە بە زەرری هێزی ئەحزابی ناسیۆنالیستی لە چاو بەغایە هێزەکانی بەغایە تەواو بۆ و داشکاوەتەوە. ئەمە بۆتە مای قەیرانێکی قوڵ لە ناوخۆی هەرێمی کوردستانە. نیشانەکانی ئەو قەیرانێکێکەوەیە کە هاتنە مەیدانی ڕیزی خەڵکە خەڵکی تر ئەو مەقبولیەتی کە ئەم دەسەڵاتە لە سەرەتایە دروست بوو کە ئەمە حکوومەتی خۆماڵیە و حکوومەتی کوردیە و ئەمە ئەو خۆشخەیاڵیان نەما بۆیان دەرکەوت کە یەکێتی و پارتی وەکو دوو حزابی چینەدارەکانی کۆمەلگای کوردستان بۆ بەرژەوەندەکانی خۆیان و بنەماڵە و دەسووداری خۆیان ئامادەن هەموو کارێ بکەن بەبێ ئەوی جواب بە سەرەتاییترین ماف و بەرژەوەندی خەڵکی کوردستان بنەوە. لە لایەکی تریشەوە تێکچوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغا بە دوای شەڕی داعش تاوبوونی شەڕی داعشە حکوومەتی عێراق هەڵەسێتەوە هێز ئەگرێتەوە سوپا دروست دەکاتەوە حەشی شەعبی پێگەیەنێ ئێران دەخاڵەتی زیاتریە بێ و ئەوزائی مەنتیقەکەش لە ڕوانگەی
وەکو ڕنگدانەوەی لە ئەوزاعی جیهانە ڕۆلی ئەمریکاژ و ناوچەکەیە و ئاسی جیهانە بەرەو لاوازی و بنبەست و شکستێکە چێ کە ڕنگدانەوەی لەسەر ڕۆڵ و دەوری ئەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقا. ئەمە واکە کە ئەمجا تای تەرازوو بەبینی هەرێمی بەزەرری حزابی ناسوانز بێ و ڕنگدانەوەی ئەم واقعەتانە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتیشی تێکداوە بە تایبەتی لەم چەند ساڵی دواییە ئەو منافەسەی کە کەوتۆتە بینی یەکێتی و پارتی و هەردوو لاڵێ بەغا دڵی سەرچاوی استراتیژی ئێمە و استراتیژی ئێمە لە بەغاو دەست بە مسابقەیە گۆڕاوەکە هەردوو لایەنەوڵەدەن چێ زۆرتر ئەحزابی شیعە و سونە و عەرەبی لە عێراقا بۆ لای خۆی ڕاکێشێ کێ باشتر لەگەڵ سوودانیا ڕێکەیە کێ باشتر ئەو هێزانی کە دەخاڵە دەکەن لە وەزی عێراقا لەوانە ئێران تورکیا سعودیە مەیل و هینی ئەوان بۆ لای خۆی ڕاکێشێ ئەوە زیاتر ئەتوانێت منافەسەی خۆی ئەو لایەنیان ئەتوانێت منافەسەی خۆی بەرامبەرەکەی تریان تون کاتەوە یعنی ئەگەر یەکێتی بتوانێت لایەنگرانی حسابی شیعە بۆ لای خۆی ڕاکێشێ نفوز لە دەوڵەتی عێراقا پێک بێنێ ئەوە فشارەکانی لەسەر پارتی تونگە کاتەوە پێچەوانشەوە یەک پارتیش ئەگەر بتوانێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ تورکیا لەگەڵ عێراقا لەگەڵ شیعەکانە لەو ئتلاف و پەیوەندیانە سەرکەوتوو بێەوە توانێت گەمارەوەی یەکێتی باو و بتوانێت وەکو ئەحزابەکانی ترۆک و گۆڕانی لێ بکە وەکو حزابێک کا کە دەستەمۆی کا بۆ سیاسەکانی پارتی ئەگەر لەماوەی ئەم چەند ساڵان ئەو کێشمەکێشەی لە بێنەوەی یەکێتی و پارتیا بین کە بە فەشەلی حکوومەت گەیشتووە بە فەشەلی پەرلەمان گەیشتووە بە فەشەلی بەڕێوەچوونی قەرار و مقرراتێکە خۆیان دەنگیان پێدا بووە تقریبەن کوردستانی زەق دۆ لە بینی دوو زۆنا ڕنگدانەوەی ئەوە بوو کە پارتی هەوڵی داوە لەژێر ناوی کوردستانی بەهێزە یەکێتی دەستەمە بکە و یەکێتیش بۆەوە تەسلیم نەبووە کە دیارە ئەم واقعیەتە ینی ئەم من بەلانێ و ناکۆچی نێوان ئەم پەیوەندیانەکە من ناوی لێنم بە قەیرانێکی حکوومەتی بە دوای خۆشیان ریزی حزابەکانی تری خسۆتە گلەی و گازەندە و ڕیزبەسن لە هەر جارەی بە جۆرێک لە بین یەکێتی و پارتی و لەم ناکۆچیا بتوانن ناکوچیام دوو حیزبا بتوانین ئیسفادێ بکەن یا سەرنجی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن بەڵام ئەوەی کە زۆرتر ئەم قەیرانی خۆڵ کردێتەوە قەڵشتی خسۆتە بینی پەیوەندەکانی یەکێتی و پارتیا بە بڕای من جگە لەو پەیوەندیانێکە لەگەڵ عێراقا هەیە لەو قەیرانێکە لەو پەیوەندیە هەیە هاوکات هاتنە مەیدانی سەفی ئەترازاتی خەڵکە لە چەند ساڵی ڕابردووە کە بەرەوکی بە دەسەڵاتدار گرتووە چ لە زۆنی زەر چ لە زۆنی سەوز کە نان و ئازادی و معیشەت و خۆشگوزەرانی و خزمەتگوزاری داواکەن لە موچەوە لە مەسلەی ئاو کارەباوە ڕێگاوبانەوە نەخۆ خزمەتگوزاری تەندروستی و هەموو ئەمانە وای کردووە کە ئەم دوو حیزبە بخاتە ناکۆچی قوڵترەوە لەسەر چارەسەرکردن و وەڵامدانەوە بەم قەیرانە اقتصادی و سیاسی کە ڕوبەڕووی هەرێمی کردن پێم وایە ئەم بەم جۆرە توانین بڵین کە پەیوەندەکانی نێوان یەکێتی و پارتی لە هەڵکشان و داخشانی بەردەوام تا گەیشتن بە قەیرانێکی حکوومەتیە لەژێر کاریگەری ئەو ڕەوەند و فاکتۆرانەیە کە لە قسەکانە ئاماژەم بۆ کرد ئەگەر لە پەیوەند بە دەسەڵاتی ناوەندەوەتە حکوومەتی ناوەندی عێراقەوە تەماشا بکەین ئەم پەیوەندی کە دەسەڵاتدارانی کوردستان هەرێم هەیەن بۆ لەگەڵ ئەوێدا لە ماوەی ڕابردوودا پێگەی پارتی وێکێتی و حکوومەتی هەرێم بەرەو لاوازی ڕۆیشتووەوە زۆر ئیمتیاز و مافیان لێسەندونەتەوە لێرە بە دواوە ئێوە چۆنی دەبینن پێتان وایە ئەکرێت لەوە زیاتریش پارتی وێکێتی و دەسەڵاتەکان لاوازتر بکرێ یاخود ئیمکانی ئەوە هەیە بتوانن بگەڕێنەوە بۆ نمونە دۆخی پێش 16 ئۆکتۆبەر بەڕای من ئەو ڕەوەندە کۆتایی پێهاتووە کە پێشتر باسی اقتصادی سربەخۆ باسی سربەخۆی کوردستان باسی وا کرا کە حزابەکان بەتایبەتی لەو خۆناغەدا کە هێشتا شەڕی داعش لە ئارادا بوو ئەوەی کە هەموو ئەو ناوچانەی کە لەژێر دەستی پێ لە ناکۆچەکان ناوچە ناکۆچیان ئێستا لەژێر دەستی حکوومەتی عێراقا ئەوانە وەرگرنەوە و بەبێ گەڕانەوە بۆ هیچ ڕێکەوتن و دەستورێک کۆنتترۆلیکەن و ئیزافیکەن بۆ سەر ناوچەی هەرێمی کوردستان بەڵام ئێستا ئەم سیناریۆی فەشەلی هێنا و بە بنبەست گەیشتووە وەکو باسمان کرد کە ئێستا مەسەلەی گەڕانەوە بۆ پاڵ حکوومەتی عێراقی نەکەریەکێتی و پارتیتان ئێستا هەموو ئەحزابەکان بە ئۆپۆزیسیۆن و بەوانەشی کە لە دەسەڵاتان باسی
ڕێگاچارەی باشکردن و تێپەڕینی وەزعی کوردستان لەو قەیرانە اقتصادی و سیاسی کە تێی کەوتووە ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ لای حکوومەتی عێراقی و ئەمە بە جۆرێک لە جۆرەکانی کاریگەری و ڕنگدانەوەی لە نێو خەڵکا بوو خۆشباوەڕێکی پێکێناوە کە خەڵک کە گوایە ئەگەر بگەڕێنەوە بۆ لای عێراق ئێمە موچەکانمان باشترە بێ چۆنەڵی خزمەت گوزاریەکانمان باشترە بێ لە کاتێکە ئەمە بەنیمە بەسمە بۆ تا ڕەوەندی لە کاتێکە کە دەسەڵاتێ لەگەڵ لەسەر عێراقایە کە لەسەر بنەمای هەویەتی قەومی و ئاینی دامەزراوە ئەگەر ئەم ڕەوەندە سەر بگرێ بەم شێوەیە بە یەکجاری بە بێ مەرج بە بێ ئەوەی کە خەڵکی کوردستان تەرەفێک بن نەک یەکێتی و پارتی لەوەی کە لە چ پەیوەندیەکە لەگەڵ عێراقا خۆیان قەرار پێیان هیچ بە دوور نییە کە هەموو ئەو زاعی کە لە ژێر سایی دەسەڵاتێکی قەومی و فاشیستی و شۆڤێنیە ئاینیە بەسەر عێراقای بەسەر کوردستانی شازاڵ بێ و ئەو کاتە ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان بکەوێتە ژێر پرسیارەوە هەرێستا بین لە ناوچەکانی وەکو کەرکووک لە ئەو ناوچانی جێناکۆچیە وردە وردە حکوومەتی مرکزی خەریکی ئەم کارانەیە ینی بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی مرکزی لەسەر ئەساسی قەوانین و مقرڕاتێکە ناسنامەیەکی عەرەبی و ئیسلامیە بە تایبەتی بەسەر خەڵکی کوردستانشە داسەپێنێ کەوایە مەسەلەکە تەنها موچە و خزمەتگوزاری نییە مەسەلەکە وەیە کە خەڵکی کوردستان ئەیانەوێت لە چ هەلومەرجێکە بە چ شەرایطێکە بە چ مەرجی و داخوازیەک لەگەڵ عێراقا بن یعنی بە جۆرێک ئەمێ بڵێم ئێستا مەسەلەی گەڕانەوە هەر چۆنێ بۆ بە ئەمری دووفاکتۆ بۆ بە ئەمرێکی واقع لە فەرز کراوە لەلایەن ئەحزابی ناسیۆنالیستیەوە و ئەوان هەتا ئەحزاب ئۆپۆزیسیۆنەکانیش ئەم بانگەشەیەکەن بەڵام ئەگەر خەڵک هەروە مل بنێ بەوەی کە سەر بنێ بە تۆبزی یا با بڵین بە زۆر بە لەژێر سایی ئەم ڕەوەندە سیاسیانەی کە ئێران و دەوڵەتانی منتیقەیە فشاریان و لە چوارچێوەی سیاست و بەرنامەیە کە ئەحزابی قەومی و شیعە لە عێراقا ئەگەر کوردستان ڕاپێچ بێتەوە ئەوە معلومە کە ماف و اختیاراتی خەڵکی کوردستان لە بین نەچێ و خەڵکی کوردستان دووبارە گەڕێتەوە ژێر سایی چارەنووسی دەسەڵاتێکی قەومی و عروبی دەسەڵاتێکی ئیسلامی کە دیارە بە لێگرتنەوە و پایماڵکردنی ماف و ئازادیەکانی تەواو بێ ئەی فیدرالیزم چی بەستەریێت فیدرالیزمێک کە دەسەڵاتداران لە کوردستان چوونە پای و توانیان لە دەستوری عێراقدا بیچەسپێنەوە زۆر بانگەشیان بۆ کردو بە گرنگیان ناودا ئەمە چی بەسەرێت یان بڵم بەدی لە جیاوازەکانی بەردەم ئەم ئایندەی قەواری هەرێمە چیت ئەگەر بۆ نمونە فیدراڵی کاری نەکرد بێت بەبڕای من فیدرالیزم بە جۆرێک لە جۆرەکان ئەمێنەیە بە دلیلەوەی کە هەردوو لایەن ئیسفادەی لێەکەن یعنی یەکیشانەوەیە کە ئەحزابی عێراقی شیعە عەرەبی سونە ناسیۆنالیزمی عەرەب ئەوان ناتوان وەک جاران وەک دەورەی سەدام حوسێن خۆیان پارێزگاکانی کوردستان بەدەستەوە بگرن و حتا کۆمەلگای کوردستانیش قبوڵی ناکەن جارێکی تر خەڵکێکی غەیری کورد بێ حکمیان بکات ئەمە تاریخ سەلمانوێتی کوردستان بۆ ئاگایی و بۆ دەرەجەیە گەیشتووە کە قبوڵی ناکات چونکە ئەزانێ لەژێر سایی ئەو نوع لە ئیدارە و بەڕێوەبردن و دەوڵەتداری بەسەریەوە ئەبێتە مایی ئیعدام زیندان کوشتار سەرکوت کۆچ ئاوارەیی ئەنفال هەموو ئەمانەی لێکەوێتەوە بۆیە سادە نییە بۆ نمونە حیزبێکی شیعە بتوانێت پارێزگارێک لە هەرێمی کوردستانە دابنێ یا پارێزگارێکی عەرەب بەسەر هەولێرەوە دانرێ یا بەسەر سلێمانیەوە بۆیە ئەوان ناچارن پێویستیان بە دەسەڵاتی یەکێتی و پارتی بە جۆرێکەیە کە ئەو ناوچانیان بۆ بەڕێوە بەڕێ هەروەکو چۆن ئێستا بەسرا و بەغا و حلە و دیوانێ لەلایەن ئەحزابەکانی ترەوە بەڕێوە برێ و ئەوان ژیانێ ئەحزابێ بێ کە جوڵەوی کرابێ و تەسلیم بوو بێ بە قەرارات و مقررات و سیاسەکانی ئەحزابێکە لە مەرکەزا دەسەڵاتیان هەیە و ئەیانەوێت سنترالیزم بەسەر هەرێمی کوردستانە جێبێت یعنی ئەمێ بڵم فیدرالیزم بە شکلەکانی خۆی ئەتوانێ بمێنێ یەکێتی و پارتیش هەر پێویستیان مانەوەی فیدرالیزمە ئەوانیش ئەیانەوێت کە پیشانی بن کە ئەمە دەستکەوتی گەلی کووردە و ئەمە
بە ڕەنجیشانی خوێن و ماندووبوونی پێشمەرگە و شەهید بەدەست هاتووە. بەڵام ئەگەربەی سەیریکەی فیدرالیزم خۆی چییە؟ یعنی فیدرالیزمێکی قەومی کە لە عێراقا تعریف و پێناسەی بۆ کراوە هیچ کات ناتوانێت لەنگەرێ بگرێ، هیچ کات ناتوانێت چوارچێوکی سابتی هەبێ. هەمیشە بەپی تەوازنی هێز لەلایەن هێزە عێراقیەکان یا لە سۆیزمی کوردەوە ئەتوانێت بەبارێکا بخوا و تەجاواز بکرێت. یعنی مەبەست وایە فیدرالیزم بەو معنایە کە ئەڵین ناوەڕۆک و ناوەڕۆکەکەی کە لە دەستورە هەیە هەڵەوەشێتەوە ئەو ئیمتیازاتانە لە ئەحزابی ناسیۆنالیستی ئەسەندرێتەوە، لە قەوارەی هەرێم پوچەکرێتەوە، ناوەڕۆشی بۆ شەکرێ، بەڵام پێویستیان بەوەیە کە بە قاوەغێک بمێنێ لەو چوارچۆیە کە بتوانن ناوچەیەکی تەسلیم بوو بە دەسەڵاتی عێراق لە ژێر ناوی فیدرالیزمێکە بۆ کورد بەڕەسمی بناسێەوە. دوور نییە ئەمە لە داهاتووە لە دەستوری عێراقیە هەموار کرێتەوە، جۆرێکی تر تعریف کرێت کە ئەو امتیازاتانی کە ساڵی 2023 و 2007 درا بە هەرێمی کوردستان با بڵێن بە یەکێتی و پارتی و بە ئەحزابە ناسیۆنالیستەکان هەمووی بسەنرێتەوە بە جۆری تر تعریف کرێتەوە. بۆیە مەبەست وایە مەسەلەی مانەوەی فیدرالیزم بەڕاستی ئەگەر بمانێت لە بنەوە ئەم پەیوەندی هەڵوەشێتەوە، ڕەبتی بە هاتنە مەیدان و ناڕەزایەتی خەڵکی کرێکار و زەحمەتیە چ لە عێراق و چ لە کوردستانە. ئەم فیدرالیزمە سەلمانوێتی کە سەرچاوی ناسەقامگیریە چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان، سەرچاوی دنەدانی قەومیە، سەرچاوی ئەوەیە کە هەر لایەک ئەگەر باڵا دەست بوو ئەوە تا لە دەورێکە مەسعود بەرزانی باڵا دەست بوو داوای ئیقتصادی سەربەخۆ و جابوونەوەی کوردستانیە کرد. وەختێ لێی درا ئێستا ئەمان داوای زاڵکردنەوەی دەسەڵاتی مەرکەزیەکەن. کەوایە ئەوەی کە ئەبێ فیدرالیزم لە بنەوە هەڵتەچێ، لە بنەوە هەڵوەشەیە، بەڕاستی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و عێراقەکە وڵاتێ دامەزێن، دەسەڵاتێ دامەزێن، سیستەمێ دامەزێن کە لەسەر مافی هاوڵاتی یەکسان بێ، کە دەسەڵاتێ بێ نە قەومی بێ نە دینی بێ، دەسەڵاتێ بێ مافی هاوڵاتی بوونی یەکسان بۆ هەموو هاوڵاتیانی عێراق لە کوردستانەوە تا جنوب بە یەک چاوسێریکە. وا بێ کە خەڵکی کورد بۆی هەبێ بۆ سەرۆکوەزیران خۆی کاندیدکە، بۆ سەرۆکۆمار خۆی کاندیدکە، بۆ هەموو پۆستێکە خۆی بە شیاو بزانێ بە ئازادی خۆی کاندیدکە و بۆ خەڵکیی عەرەبی ژوا بێ. وڵاتێکی یەکپارچە کە بتوانێت لەسەر مافی هاوڵاتی یەکسان، لەسەر بنەمای تیۆری ماف کە ماف و ئازادیەکان بۆ هاوڵاتیانی عێراق بەبێ لە بەرچاوگرتنی زمان و کەلتور و جوغرافیا بەڕەسمی بناسێنێ، ئەمە ئەتوانێت فیدرالیزم هەڵۆشێنێتەوە. ئەجینا ئەم فیدرالیزمە ئەگەر بدرێتە دەست ئەم ڕێگا حەلەی کە ئەمریکا و ئەحزابی شیعەگەرا لە عێراق و ناسیۆنالیستەکان پێی بتەچین، هەر ئەم ڕێگایەیە کە فیدرالیزمێک قاوغێگەیەڵنەوە بووی کە بتوانرێ لە دەورەیەکە یەکێتی و پارتی تەسلیم بێتەوە بە عێراق و ئەحزابەکانی ملکەج بن و ئەمە بەزەرە بشکێتەوە بە سەختی کوردستان و لە دەورێکی شاگرتە هاوکێشی هێز لە نێوان ئەحزابی عێراقی گۆڕاوە ئەوزاعی ناوچەکە چۆ شوێنێکی تر ئەمان ئەم جارە داوای دەنەدانی قەومی و داوای امتیازاتی قەومی دیاریکەن و ئەو کاتە بەم جۆرە خەڵکی کوردستان لە کاتکێشانی شەڕێکی نەبراوی قەومی نائارامەیەکی سیاسیە ڕابگرن و دیارە ئەمەش هەمیشە کاریگەریە بێت لەسەر تحقیقی ئازادی و مافە فەردی و مەدەنیەکانی خەڵکی کوردستان لە عێراقا. ئاماژەتان بە ڕۆڵی خەڵک کردەوە لەسەر ئەمە ڕاوەست و پرسم کە چی بەدیلێک لە بەردەمی خەڵکیدا هەیە، خەڵکی دەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە چی ترشارە نووسی بەدەستی ئەم ئەحزابانی ئێستاوە یاری پێ نەکرێ. ئەمە هەروەها پرسیاری بینەرانی شەکە لەسەر ڕۆڵی خەڵک و پێویستە چی بکرێتوە لە هەمووشی گرنگتر سەرنجی بینەرێکە کە دەڵێ کەس گوێ لە خواستی خەڵکی ناگرێت. ئەم بۆ چوونە ئەتوان بڵێن بە شێوەیەک ڕەنگە سایی کرد بێ لە کۆمەڵگەی کوردستانە و خواست و داواکاری خەڵکی بەوە نابیندرێکە بتوان لەلایەن دەسەڵاتدارانەوە وەڵامی پێ بنرێتەوە سەرنجی ئێوە. بەڵێ تەبعاً ئەبێ لە پێشە جارە سوورەتی ئەو کێشەیە دیاریکەین کە خەڵکی کوردستان لەگەڵ چ کێشەیە بەرەو ڕوە. یەکەم بۆ ئەوی خەڵک بزانێت لەگەڵ چ کێشەیە بەرەو ڕوە. خەڵک لەگەڵ کێشەی مەعیشەت، لەگەڵ کێشەی جیاکاری چینایەتی و نەبوونی و هەژاری و لەگەڵ سیستەمی کاری بەکرێ بەرەو ڕوە. خەڵک لەگەڵ نەداری و بێکاری و دڵە ڕاوچە و ئەمە بەرەو ڕوە. خەڵک لەگەڵ ئەوە بەرەو ڕوە لەگەڵ دوو ئەحزاب بەرەو ڕوە کە
بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئامادەن هەموو یاریەک بە چارەنووسیان بکەن دەستیان خستە ناو دەستی ئەحزابی شیعە و سونە و ئەمریکا و ئێران و تورکیا و ئەم وڵاتانەوە و بەبێ و پرس و ڕا بە خەڵکی کوردستان کەن قەزەیەکێ لە کوردستان ئەوش قەزەی قەومیە ڕاستە خەڵکی کوردستان سیستەمی قەومیان لەسەر نییە بەڵام ئەم قەزەی قەومیە کە کوردستان ناتوانێت بەو شێوەیە تێکەڵ بێ ئەنتیگریت بێ کە لەسەر بنەمای قەومیەت دامەزرا بێت چونکە ئەمە هەمیشە ئەکولێتەوە و برینێکە و بێچارە ئەمێنێتەوە ئەم کێشانە هەیە کێشەیەکی بنەڕەتی ئەگەر بێ هەموو ئەم مەسەلانە پێکەوە چارەسەرکە ئەی شۆڕشی کرێکاری و شۆڕشی سوسیالیستیە کە هەم اقتصاد لە کوردستان هەم سیاست هەم ئەوە لە بەتابەتی ئەو شۆڕشە ئەگەر لە عێراقا بێ ئەتوانێت یەکسەر خەڵکی کوردستان مافی بڕیادانی چارەنووس بەخۆی بداوە لی ببرسن لە ڕفراندۆم هەر کاکەوەتانەیە لەگەڵ عێراقی ئازادی و سوسیالیست ساژیانکەن یا خۆتان دەوڵەتێ دروستکەن ئەم مەسەلەیەک لا بێتەوە و ئەگەر لە کوردستان ئەو کارە بکرێ ئەگەر لە کوردستان خەڵک کرێکار و زەحمەتکێش و ئێمە کۆمونیستەکان بتوانین ئەم دەسەڵاتە لابەرین و لە خەباتێکی شۆڕژێرانەوە کۆمەلگای کوردستان بەرەو یەک دەوری شۆڕژگەرانە برین کە تێیدا خەڵک ڕێکخراو بێ گرتو بێ و بڕیار لەسەر مەسیری ژیانی خۆی بە لەسەر سیستەمی اقتصادیەکەی بە چنەوە ئەم نظامی هەڵەبژێرێت سەرمایهداری هەرمە ئێستا هەڵێبژێرێ یا نظامێکی سوسیالیستی کە هەموو داهات و ئیدارە و هۆیەکانی بەرمێنان و گواستنەوە لە دەست خەڵک خۆیان بێ و خەڵک خۆی بەرنامەی ژیانی خۆی دابنێ و خەڵک خۆی هەتا مەسیری خۆی لەگەڵ عێراقا ئەگەر بەم حاڵی ئێستاشەوە بێ یەک لاکاتەوە ئەمە ڕێگایەکە ئەمەیەکە لەو ڕێگایانی کە هەیە و ئیمکانە بەڵام تەبعاً لە ئێستای مهمترین شت بۆی ئەم خواستانە چارەسەر بێ ئەوەیە کە بەتابەتی کە هێشتا چینی کرێکار ئەو ئامادەیی نییە هێشتا خەڵکی کوردستان وە کۆمەلگای کوردستان نەگەیشتوتە سەرەوەی کە بەرەو یەک ئاڵوگۆڕی سۆسیالیستیانە بڕوە ئەتوانێت هەر ئێستا بەجموعەیە تەحولاتی سیاسی ئاڵوگۆڕی سیاسی بە قازانجی کۆکردنەوەی هێزب گۆڕینی تەوازن قوا بۆ بتوانێت گۆڕانکاریی ڕیشەی لە اقتصاد و بنا ڕێ ئەم سیستەمەیە هەڵی وەشوێنێتەوە کە زاڵە و سیستەمێکی تر دامەزێنێ بە بڕای من یەکەم مەسەلەوەیە کە خەڵک بێ ڕیزی خۆی لەم ئەحزابانە جیاکاتەوە لە یەکێتی و پارتی جیاکاتەوە لە ئەحزابی ئۆپۆزیسیۆن جیاکاتەوە و هەوڵ بە ڕێکخراو بێ ئەوەی کە خەڵک کەس گوێ لێ ناگرێ خەڵک گەر ڕێکخراو و هێزی هەبێ ئەتوانێت خۆی ئیداری کۆمەلگا بکات هەر ئێستا ئەتوانێت حتا ئەتوانێت ئێستا خەڵک خۆی بۆ ئاسەر ڕێکخراو بێتوانێت ئەتوانێت ئەو کارەبا بەڕێوەبەراتەکانی ئەو کارەبا بەدەستەوە بگرێت ئەتوانێت داخات و زەریبە و دەخل و کۆمپانیەکان ڕێنماییکا و بەرهەم و داهاتیان بخاتە خزمەتی خەڵکەوە خەڵک ئەتوانێت خۆی بەڕێوە بەرێگە ڕێکخراو بێ ئەگەر ئیرادە بگرێ ئەگەر بتوانێت بەو دەرەجەیە ڕێکخراو بێ ئەمە مەسەلەیەکە کابێ خەڵک ریزی خۆی جاکاتەوە و هەوڵ بدات کە هێزێکی سربەخۆ و جوڵانەوەیکی سربەخۆ بەرامبەر بە ئەحزابەکان بێنێتە مەیدانەوە خاڵێکی ترەوەی کێشەی ترەوەی کە ئێستا بەرحاڵە چۆنێ بێ گەڕانەوە بۆ لای عێراق بۆتە ئەمرێک بۆتە مەسەلەیەک خەڵکی کوردستان نابێ ملبن تەنها قەزی خۆیان لە موچە و خزمەتگوزاریە ببینەوە خەڵکی کوردستان ئەبێ یەک مەنشوری داخوازیەکانی خۆیان لەگەڵ بەرامبەر حکوومەتی عێراق داوا بکەن لەو کاتێک کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە بێت داواش بکات لە حکوومەتی عێراق و بەتایبەتی دەست خاتە نێو دەستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازانی شارەکانی عێراق وە پێکەوە لە یەک جوڵانەوەی سەراسەریە خۆیان بگرن کە دەسەڵات لە عێراقا بگۆڕن یەکەم شتەوەی کە بێ فیدرالیزم هەڵۆشێتەوە خەڵکی کوردستان داوا بکەن فیدرالیزممان ناوێت ئێمە حکوومەتێکی سکولارمانەوێ حکوومەتێکی غیرە قەومی غیرە دینیمانەوێ یەکێ لە خواستەکانی خەڵکی کوردستان ئەوەیە کە ئێمە ئەم حکوومەتەمان ناوێت ئەمە ئەمانەیە حکوومەتێکی سکولاری غیرە قەومی غیرە دینیمانەوە کە مافی هاوڵاتی بوونی یەکسان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بەڕەسمی بناسێنێ ئەمە دوای ئەوە مەجموعەیە داخوازی تر خەڵکی کوردستان ئەگەر بەڕاستی حکوومەتی عێراق چاو بە هاوڵاتی کوردستان وەکو عێراقیەکەکە ئەبێت تەواوی مافەکان خەڵکی کوردستان بێکسان بەڕەسمی بناسێنێ کەوایە بێ بەرەی ناڕزایەتی خەڵک مەنشوریی داخوازیەکانی خۆیان ئازادیەکان ئازادی ژنان ئازادی لاوان پێکێنانی ئەحزاب و ڕێکخراوی کرێکاری موچەی تەواو خزمەتگوزاری تەواو هەموو ئەمانە بێ
لەسەر داهاتی عێراق بە یەکسانی بە خەڵکی کوردستان بدرێ و ڕاستەوخۆ بێ خەڵکی کوردستان لەمەیە تەرەف بێ ناکرێ خەڵکی کوردستان بەمە تێگەیشتووە هەر جۆرە قازانجێ لە بینی بدرێ بە لەلایەن حکوومەتی عێراق بدرێ بە ئەحزابێکی پارتی بەزەری خەڵک تەواو بێ بۆیە ئەبێ خەڵک خۆی سەنگەرێکی مستەقل لێ بدە تا ئەو کاتێ توانێت ئەم دەسەڵاتە بگۆڕێ ئەگەر دەسەڵات لە کوردستان بگۆڕێ خۆی توانێت حکوومەتی کوردستانێکی ئازاد و شۆڕژێر دامەزرێنێ نوێنرانی خەڵکی کوردستان لە ڕێکخراو لە شوراکانی خۆیان لەگەڵ حکوومەتی عێراق دانیشن یەک جار ئەم سنوورە جیاکەنەوە یا لەسەر بنەمای دەوڵەتێکی سکولاری نەقەومی دینی لەسەر مافی هاوڵاتی یەکسان ڕێکەوتن کەن یعنی وە داهات سنوورەکان نەود ئەوانە ئەو بکەن ئەگەر نە بەڕاستیمانەوە لەم کاتکێشان و یاری فیدرالیزم و پەیوەندیەکانی هەرێم و بەغا هەر ئەوەی لێ دێکە ڕۆژانەی بین ڕۆژێگەڵێن لیستی هێزی پێشمەرگیان لە ناردووە ڕۆژێگەڵێن کودا ڕۆژێگەڵێن ئەها ئەوە هەفتەی داهاتوە ئەمە شەرمەزایەکی گەورەی هێنراوە بە ژیان و گوزەرانی خەڵکەوە ئەمە حزابانە ئەمە نیشانەدا کە دەسەڵات لە عێراق و لە هەرێمی کوردستان یەک ناوەڕۆیشانەیە لە بەرامبەر ماف و قوت و ئازادی و چارەنووسی خەڵکی کوردستانان خەڵکی کوردستانە بێت تێبگا خەڵکی کوردستانە بێت تێبگا کە حکوومەتەکەی شیع سوودانی فریشتە نییە نەهاتۆتە خوارەوە بۆی کە موچە و خزمەت گوزاریان خۆشکە بەدڵنیاییەوە دەستی بڕوە هەر ئەو کاراکە کە لەگە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و لاوی شارەکانی بەغاو جنوبە کە ئەوە ژەگەڵ کوردستان ناکە بۆی بکرێ لە شەرایطێکە هەتا کۆپتەرە نێتە سەر شارەکانی کوردستان خەڵکی کوردستان ئەم تەجروبانی لەگەڵ حکوومەتە قەومی و دینیەکانی عێراق هەبووە بۆیە بەدیل و ڕێگا چارە خەڵک خۆیەتی خەڵک ئەوە بێ ئەم ئایندەی هەبێ ئەبێ ئەم وفقی هەبێ و ئەو بە پلەی یەکەم لە ئەستۆی ڕەهبەران و هەڵسوڕاوانی جەماوەری دڵسۆزانی خەڵک ئەوەی کە تا ئێستا ئێمە کۆمونیستەکانن بە تایبەتی خەڵک ئەگەر بێ لەگەڵ حیزبی ئێمە بێ بین پێکەوە شوراکان دروستکەین بین دەستخەنەوە دەستی خۆمان منشوری ئازادیەکانی کوردستان باشژێوی کوردستان مەترحکەین بین لە ڕێکخراوی جەماوەری سەراسەری بۆ وەلانانی ئەم دەسەڵاتانە پێ بنینە مەیدانەوە بین دەستخینە ناو دەستی بەرەی ئازادی خوازی کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوانی مەناتقی جنوب و ناوەڕاستی عێراق ئەمە ئەتوانێت هاوکێشە بگۆڕێ ئەجینە تۆ هەر داوا بکەیت و لای خۆت لە فەیسبوک و لە شوێنەکانەوە ئەمە کافی نییە ئەبێ سەفی ئازادی خوازی بەرەی کارگەر زەحمەتکێش لاوان ژنان ناڕەزایەتەکانی خەڵک لە دەوری داخوازەکانی خۆیان لە قۆناغیەکەما لە کوردستان یەک بگرن دەستە ناو دەستیەک لە هەر شوێنێکیش بۆیان کرا ئیدارەی بەڕێوەبردنی کۆمەلگا بەدەستەوە بگرن لە کارگەکان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ زەریبە خەستەخانەکان خۆمان بەڕێوەبەرین خۆشمان داهاتەکانی تەوزیەکەین و هەوڵ بین مەشروعیەت لە دەسەڵاتی کوێتی و پارتی بسەرینەوە نوێنەرانی سەراسەری خۆمان ئەو کاتە توانین قسەش دۆ بکەین پەیوەندەکانمان لەگەڵ بەغا چۆن تەنزیم بکەین و تا ئەو کاتەش ڕوومان لە بەغایە ئەبێت تەڵەبکار بین لە بەغا داوای هەڵوەشانەی فیدرالیزم و دامەزانی حکوومەتێکی سکولاری غیرە قەومی غیرە دینی و مافی هاوڵاتی یەکسان بۆ هەمویان بکەین و دەستور لەسەرەوە بنووسرێتەوە داواکەین کە هەموو ماف و ئازادی و بژێویەکان دەبێت زامن کرێ بۆ خەڵکی کوردستان و سەراسەری عێراق ئەبێ ئەمانە بەڕاستی ڕێگا چارێکە کابێ دیار ئەمە ئاسان نییە بەڵام ئەمە ڕێگاکەیەتی ڕێگای تر نییە ڕێگاکەیە خەباتکردن و دەستی بەرەی ناڕازی خەڵکی کوردستان و عێراقا کۆمونیستەکانن کرێکارە ژنانە لاوانە هەر کەسێکە بێ خوازیاری ئاڵو گۆڕ بێ ئەم بابەتە ئەیهێنێ زۆر زۆر زیاتر لەسەرەوە قسەی بکرێ هەمن پرسیارم ماوە هەم سەرنج و تێبینی تێر بەڵام کاتمان زۆر بەکارهێنا لە دوو بەرنامەی بەرامبەر یەکدا هەڵبەت لە بەرنامەکانی ئایندەتردا زیاتر لایانی تری ئەم بابەتە دەپۆشین و بێگومان ئێوەش بانگەش دەکرێنەوە بۆ قسە و باسی زیاتر خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاسکار لە دوو بەرنامەی بە دوای یەکی پێشەنگ تیڤیدا ماندوومان کردیت و بەشداری بەرنامەکانت کرد زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن ئازیزان وچارێکی بچووک و پاشان سەبارەت بە ئاگربەست لە غەزە و بڕیاری ئەنجومەنی ئاسایش سەوباسێکمان دەبێت لاگەڵمان بێن
مەڵی بینەرانی عزیز لە ماوەی ڕابردوودا لە درێژایی 6 مانگی ڕابردوودا پێشەنگ تیڤ باوردی سەبارەت بە ڕووداوەکانی غەزە بەرنامەی ئەنجامداوەوە دوایین هەواڵی ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گفتوەکان لەسەر پێشنیاری ئەمریکا بڕیاری ئاگربەستی دابەوەی کە 4 وڵات واژۆیان کردبوو وڵاتێکیش کە رووسیا بوو دەنگی نەداوی وڵاتێک ویتۆی لەسەر نەکرد ئەوەی کە ئاشتی چۆن بەرقەرارە لێرە بەدواوە چی و چۆن ئەم ڕووداوانە بەرەوکو هەڵاو دەنێن تاوتێ دەکەین داگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش، ئێوارەی بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش هەربژی. ئەم بڕیارەی ئەنجومەنی ئاسایش کە بەسەر دەستپێشخەری ئەمریکا بوو هیچ وڵاتێک ویتۆی بەکار نەهێنا بڕیارە سەرەتا ئاگربەستێکی کاتی پاشان گۆڕینەوەی ئەوانی کە دەست بەسەرن دیلەکان و وا لە دوایشدا بۆ درێژماوەتر ئاگربەست ئەنجام بدرێت. ئەکرێ ئیتر ئەوەی کە 8 مانگە بردومان و جەنگ لە غەزە بووە کۆتایی پێبێنێت و ئارامی ڕووبکاتە ئەو ناوچەیە؟ بەڵێ طبعاً دەستبردننی یا هێنانی بڕیارێک لەلایەن ئەنجومەنی لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بۆ ئەنجومەنی نەتەوە یەکگرتوەکان خۆی لە بنەڕەتدا هەوڵێکە بۆ ئەوەی کە کۆتایی بەو ئەزمە فراوانە کە نزیکەی 8 مانگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کۆتایی پێبێنێ. بەڵام ئایا ئەوە کە ئەتواندرێ ئەمە کۆتایی پێبێ یان نا هێشتا پێم وایە زووە، بەڵام هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئەم وەزعەتی کە هەیە بەرەو خاوبوونەوە بڕوە، بەرەو ئارامی بڕوە و هەلومەرجی ناوچەکە تا ڕادەیەک ئارام بکرێتەوە. بەڵام هێشتا معلوم نییە ئایا ئەمە دەکرێیان نا، چکە تا ئەم کاتش کە ئێمە قسەی تیا دەکەین سەرباریەوەی کە ئەم بڕیارە وەک تۆ باست کرد هاتووە ئەکسەریەتی ئەندامانی مەجلیسی ئەمن کەسڕەتی نەکردوێتەوە، هەموو قبولیان کردو، بەڵام هێشتا شەڕ و بەیەکدادان هەر هەیە. هێشتا هەر ئەمڕۆ لە لوبنانەوە موشک ئاراستەکراوە و لەلایەن درۆنەکانی ئیسرائیلەوە لوبنان بردومانکراوە 2 فەرماندەی حیزب الله ئیسلامی کوژراون و ئەمانە هەموو هێشتار هەیە و تا ئێستاش بە شێوەی زۆر ڕسمی لەگەڵ ئەوەدا کە حەماس ئەوەی ڕاگەیاندووە بە جۆرێک لە جۆرەکان پێشوازی لەو هەڵوێستە کردووە لە ئاگربەس و پەنابردن بۆ ڕێککەوتن و ئەمانەیان کردووە، بەڵام هێشتا بە شێوەی ڕسمی نەچۆتە مەیدانی عەمەلەوە، هێشتا ماویەتی کە ببێ. بەڵام ئاراستەکە وەیە کە بەو ئاقارەدا بڕوا کە کۆتایی بەو جەنگەی 8 مانگە هەیە کۆتایی پێبهێندرێ. بەڵام ئەساسی ئەوەکە ئەمە نییە کە ئەمریکا و غەرب بۆ بەتابەتی ئەمریکا دڵیان سوتابێ بۆ وەسعەتەی کە هەیە یا بیانەوێ نەوعێک ڕوویەکی کەمی شامدەن. ئەستی مەسەلەکە بە بۆچوونی من ئەوەیە کە بنبەستێکی گەورە لە جەنگدا پێکات. ئەو جەنگەی کە 8 مانگ بوو دەستی پێکرد و ئەمریکا و غەرب بەتابەتی چوونە پشتی بەتابەتی ئەمریکا لە سەراسەری دنیادا بە ئاکامێک نەگەیشت. یعنی ئەو ئاگربەسەی کە ئێستا هاتۆتە پێشەوە لە نێو مەجلیسی ئەمن بەرهەمی بنبەستێکە لە مەیدانی جەنگ، بەرهەمی بنبەستێکە لە مەیدانی کۆمەڵایەتیدا کە بزوتنەوەی دژی شەڕە، بەرهەمی کۆمەڵێک واقعیاتی کەیەکە لە ماوەی 8 مانگی ڕابردوودا کە دەستی پێکردووە لەسەر یەک کەڵەکە بووە و گەیشتووە بە شوێنێکی دیاریکرا و کە هیچ ڕێگەیەکی نییە. بۆ نمونە بە بنبەست گەیشتووە مەگەر ئەوەتانێ باس دەکەن هەزاران چەکداری حەماس کوژراون، ئەوەتانێ هێز چۆتە ناو غەزەوە و دەسەڵاتی حەماسیان سنووردار کردوێتەوە. چۆن ئەمە بە بنبەست هەڵدەسەنگێنن؟ بەوە بە بنبەست دەسەنگێنم لەبەر ئەوە کە یەکەم لە مەیدانی جەنگدا 8 مانگە جەنگە و ئەگەر هەموو غەزە تقریبان هەموو غەزەوە پێڵە نواری غەزە تقریبان هەمووی گیراوە، شوێنێکی وانەماوەتەوە کە بگیرێت. ئەمە یەک. دووەم لە مەیدانی ئەو جەنگەدا ئەوەی کە هەیە کە ئامانجێک کە دەوڵەتی ئیسرائیل داینابوو کۆتایی هێنان بۆ حەماس بوو. ئێستا کۆتایی هێنان نەک بە حەماس باسی نییە، باسیەوەی کە لەگەڵیان ڕێبکەوە. سێەم ئەوە بوو کە جەنگ دوای 8 مانگ ئایندەیەکی دیار نییە. یعنی تۆ ئەگەر تەواوی غەزەش بگری بەتەمای چی؟
ئەمە لایەنێکی کەی بوو هەتا ئەوەی کە لە دوێنێ و پێرێ سێ وەزیری جەنگی دەوڵەتی ئیسرائیل دەستیان لە کار کێشایەوە هۆکارەکەی بە سادەی ڕایان گەیان لەبەر ئەوە دەستە کات گەشتنەوە لەبەرەوەی ئایندەی جەنگ دیار نییە ئایندەی بەڕێوەبردننی دوای جەنگ بۆ غەزە دیار نییە ئەمانە هەموو هۆکارێکن ئەوەی کە خەڵک کوژراوە وەکتۆوتت خەڵک کوژرا بەڵام هیچ مەجای شکەنەما بۆ کوشتنی خەڵک ینی هەموو درندەیەک هەموو جۆرە کوشتارێک هەموو جۆرە چەکێک هەموو جۆرە بنکەیەک هەموو جۆرە بارەگایەک هەموو ئەوانە کران بەنیشە لە بارەگاکانی UN-ەوە بۆ ڕۆژنامە نووسان لە ژن و منداڵەوە بۆ کۆبوونەوەی شوێنەکە خەڵک وەستاوە بۆ سەرەی نانوەرگرتن هەموو ئەمانەیان کرد بە شوێنێک نەگەیت و هێشتاش ئایندەی ئەو جەنگە نادیارە ینی هیچ دیار نییە ئایندەی ئەم جەنگە بۆ کوێرە چێوە خەریکن چی لێ دەکەن ئەمە نەک ئەمە واقعیەتێکە لەوانش زیاتر دەتوانم ئیشارە بە کۆمەڵک خاڵی کە بدەم کە نەک بە شوێنێک نەگەیت بە زەرەت شکایەوە بە تایبەتی بۆ تەرەفی ئیسرائیلی و ئەمریکا و غەرب بەزارت بەچی شکایەوە تۆ تەماشایکە کێشەی فەڵەستین لە کێشێکی مدبوو کەنارخراوە هاتەوە سەرمێزی گفتوگۆی نێوان وڵاتانی دنیا هاتەوە دنیا و چەندین وڵاتیکە پێوەی پێوەستن کە دانیان بە دەوڵەتی فەڵەستین دانا ئەمە یەک دوو دادگای نێودەوڵەتی بەشێک لە سەرانی دەوڵەتی ئیسرائیل و حەماسی خستە نێو لستی تیرۆرەوە وەکو دادگان ناچاری کردن کە ئەمانە تاوانیان لە جەنگدا کردووە هەر ئەمڕۆ ڕێکخراوی مافەکانی ئینسان جارێک کە تەکیدی کردو وە چەند وڵاتی کەش پێوەی پێوەست بوون کە هێشتاش سکاڵا هەیە لەسەرەوەی کە تاوانی جەنگ ئەنجام دراوە خاڵێکی کە بزوتنەوەی دژی شەڕ بەردەوام نەک بەرەو خاوبوونەوە ناچێت خەریکە ئیبتیکاراتی کەی تێدا دێتە پێشەوە بە تایبەتی ئێمە دەبینین کە لە چەند مانگی ڕابردوودا بزوتنەوەی دژی شەڕ بە تایبەتی لەسەر شەقامەکانەوە گواسراوەتەوە بۆ نێو زانکۆکان نەکرد بۆ نێو زانکۆکانی ئەمریکا بۆ نێو زانکۆی بەشێک لە وڵاتەکانی کەش کە لە نێو زانکۆکاندا چادریان هەڵداوە لە ساحەی قوتابخانەکاندا کۆبوونەوەیان کردووە ئەمە بە زۆرێکە کە گەورەترین ترسی خستۆت لە نێو خودی و ئەمریکادا گەورەترین کێشەی بۆ دەوڵەت دروست کردووە بزوتنەوەی دژی شەڕ بەجیالەوە لە ئاستەکانی کەدا هێشتا هەر بەردەوامی هەیە ئەمریکا و غەرب لە بەرامبەر بە بزوتنەوەیدا خەریکن چۆکیان داداوە ئەوجا هیچ ئایندەیەک بۆی نییە لە ئاستی نێو خۆیدا بێزگەلەوەی لە نێو ئەمریکادا تەنان لە نێو خودی ئیسرائیلدا دیسان بزوتنەوەیەکی گەورە هاتوتە مەیدانەوە کە دەڵێن ژیان پیرۆزە دەست بەرن بۆ ئاشتی کە سوکاری کەسانێک کە ڕفێنراون ڕۆژانە لەسەر جادەکان و داواکاری ئەوەن کە ڕۆڵەکانیان بۆ بگێڕدرێتەوە کە تەبعەن لە درێژە کێشانی جەنگدا لەوانەیە ئەمانەش بکوژرێن باشە مەسەلەیەکی کە فاکتی تازەیە پێی ئیزافە بووە مەسەلەی هەڵبژاردن لە ئەمریکا لە پێشە کە مەسەلەی هەڵبژاردن لە ئەمریکا لە پێشە ئەمریکا دەیەوێت بە هەر قیمەتێک بووە ئەو ئابروچوونەی کە لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ڕێگەی جەنگ لە غەزەوە بەسەری داهاتوە تۆزێک ئارامی بکاتەوە بە تایبەتی کە هەمومان دەبینین ئەم بزوتنەوە دژی شەڕە لە نێو ئەمریکادا کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی ئەمریکایە بۆیە لەو بارێشەوە خۆ هەموو ئەوانە ینی بۆیە من وتم ئەوەی کە ئەم بڕیاریان هێناوە ئەنجومەنی ئاسایش لەبەر چاوی جوانی خەڵکی فەڵەستین و هەتا لەبەر چاوی خەڵکی ئیسرائیلەکان نییە بەڵکە لەلایەکەوە بنبەستێکی ئاشکرایە بۆ جەنگ نەبوونی دیار نەبوونی ئایندەی جەنگە سێم هەڵبژاردنێکە کە هەیە چوارەم بەرینبوونەوەی ئەم بزوتنەوە دژی شەڕەیە کە لە دنیادا هەیە هەموو ئەوانە بەیەکەوە کۆبوونەتەوە بەوەی کە ناچارم ڕێگایەک بگرن بە تایبەتی نابێ ئەوەشمان گیر بچێ بەجیا لەوانە یەک مەسەلەی کە هەیە خودی دەوڵەتی ئیسرائیل کە وەکو دەوڵەتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگایەکی تایبەتی بۆ خودی ئەمریکا هەبوو ئەمریکا هەمیشە ویستویەتی لە ڕێگەی دەوڵەتی ئیسرائیلەوە لە منتیقەکەدا دەخالەتی خۆی دەستێوەردانی خۆی ڕۆڵی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بباتە پێشەوە بەڵام خودی ئەم جەنگەکە لە ئیسرائیلدا ئیسرائیل لە هەماوی هەشتمانجی ڕابردوودا درێژە هەیە هەموو ئەو هاوکێشانی بەسەر یەکدا شێواندووە ئەمڕۆ بە هەمان ئەندازەکە موقعیەتی دەوڵەتی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لاواز بووە لە جەنگدا بە شوێنێک نەگەیشتووە بە هەمان ئەندازە موقعیەت و پێگەورەکەی دەوڵەتی ئەمریکا وڵاتانی غەربیشی تووشی پاشەکشە کردووە ئەمانە ناکامیەکی یەکجار گەورن بۆ هێنانی ئەو ناکامیت ڕێگەیەک لە بەردەستدایە هیچ ڕێگەیەک نییە بەغێری ئەوەی کە هەموو هەوڵێکیان بخەنەگەر هەوڵەکانیان بخەنەگەر نەخشەکانیان بخەنەگەر و بێن
بڵێن کە ئێمە دەمانەوێت ئەم جارە کۆتایی بە شەڕ بێنین بە تابەتی کە شەڕ خەریکە بە بن بەس دەکات بۆ ئەم پێم وایە سەرنجام ئەمەی کە ئێستا دەستی پێکردو ئەم بڕیارە کە هاتووە سەرنجام بە شوێنێک دەگات یعنی دەمەوێت بڵێم ئەوە کا سەرباریەوە کە هێشتا شەڕ بەردەوامە کە هێشتا هەیە بە یەکدادان هێشتا لێرە و لەوێ هەیە هێشتا لەوانەیە چێشمەکێشمی کەو لە گفتوگۆندا کێشە زۆر بێتە پێشەوە بەرام سەرنجام ئایندەی ئەم جەنگە بەرەو کۆتایی پێهێنان دەچێت بەڵام ئەومان لێت یەک نەچێت کۆتایی پێهێنان بەو جەنگە بە معنای کۆتایی پێهێنان بە کێشەکە نییە هێشتا ئەمە لەسەر ئەم جەنگە کە ئەم پێشنیارە هاتە ئاراوە و باس لەوکرا کە حەماس پێشوازی لێ دەکات ئیسرائیل وتی ئەوەی کرد پێشنیارەکەیە هەیە و ئەوەی کە حەماس دایناوەکو مەرج ناخۆشیان لەگەڵ یەکدا هەیە هاوغێر لە چەند بەرنامەی تریشدا هەر لەم بەرنامانەی پێشەنگ تیڤیدا بەشێک لە میوانەکان ئاماژان بەوە داوە کە جەنگ بۆ ئیسرائیل گرنگە ناتوانێت ئاسان دەستبەرداری بێت ئێوە ئەمە چۆن دەبیننەوە ئەم گرنگی جەنگە بۆ ئیسرائیل ئەکرێت بۆ بنبەست کە ئێوە ئاماژە تا پێدا لەم جەنگەدا ئەکرێت دەست بەرێ بۆ ئەم پێشنیارە و ئاگر بەست ڕاگرێت ئەگەر پێشووتر جەنگ بۆ ئیسرائیل زەرورەتێکی هەبوو و دەبوو ئەو جەنگە بکات لانیکەم بۆەوەی ئابروخۆی هەڵبسێنێتەوە بەڵام وەختێک جەنگ بە ناکامی خۆی گەیشت لە ئێستادا بۆ ئیسرائیل جەنگ پیرۆزی نەماوە لە ئێستادا بۆ درێژەدان بە جەنگ بە معنای زیانە ئەگەر لە سەرەتاوە دەستبردننی بۆ جەنگ هەنگاوێک بوو ناچار بوو دەستی بۆ بەرێت و نەخشەیە کە بۆی دانابوو دەبوو بە دوایەوە بێ لە ئێستادا پێداگری دەوڵەتی ئیسرائیل بۆ جەنگ بە مانای شکستە ئەو من پێم وایە ئەو هاوکێشەیە پێچەوانە بۆتەوە دەوڵەتی ئیسرائیل لە سەرەتادا زۆر هەوڵیدا بۆ ئەم جەنگەی لایەنی کە تێوە بگلێنێ وڵاتانی کە تێوە بگلێنێ هەوڵی کەی دەدا بەرەی جەنگەکان فراوانتر بکاتەوە بەڵام هەموو ئەمانە ئەم هەوڵانەی بەناکام گەیشتن یعنی ئەو هێزولایەنانەی کە دەوڵەتی ئیسرائیل دیویزبیانی نەتەنێ و جەپەکە ئامادەی ئەمەیان نەبوو ببێن ببن بە بەشێک لە جەنگەکە ئەوە یەکێکە لەو ناکامیانەی کە دەوڵەتی ئیسرائیل هەیبوو بن خاڵی دووەمیان ئەوەیە کە ئەو لە جەنگەکەدا ئەوڵەوە بڕیاری ئەوەیدا کە کۆتایی یەکجارێکی بە حەماس و جیهادی ئیسلامی دەهێنێ بەتابەتی حەماس بەڵام ئەمەشیان کۆتایی پێنەهات بۆیە لە ئێستادا ڕێگەیەک لە بەرچاوی نەماوە یعنی لە ئێستادا زەرورەتی جەنگ بۆ ئیسرائیل زەرورەتی تێکداچوونێکی زیاتر و پاشەکشەیەکی گەورەترە بەتابەتی بۆ خودی حکوومەتەکەی نەتانیاهۆ یعنی تۆ تەماشای کە لە ئێستادا یەکێک لە هەرە قوربانیانی هەرە سەرێکی لەو شکستەدا کە ئێستا دەوڵەتی ئیسرائیل بە بۆچۆنی من بەدەستی هێناوە قوربانیەکی هەرە سەرێکەکەی پارتی لیکۆد و نەتانیاهۆیە بەڵام هێشتا دەوڵەتی ئەمریکا و غەرب حتا ئەگەر نەتانیاهۆ ببێتە قوربانیش و پارتی لیکۆد ببێتە قوربانیش کە دەبن بە قوربانی و لە هەڵبژاردنەکانی نێو ئیسرائیلدا دەدۆڕن بە تەواوی دەدۆڕن بەڵام هێشتا کێشەکە بۆ خودی ئەمریکا و غەرب لەوە گەورەترە کە بیبەستنەوە بۆی کە ئایا هەتا نەتانیاهۆ دەردەچیاننا ئەو بەزیالەوەی کە ئەو دەرناچێ و حازریش نی هیچی کە ئەم ڕێگەیە بپێون بەتابەتی کە دەبێ ئەومان لەبیر بێ ئەو پشتیوانەی کە ئەمریکا و غەرب بۆ دەوڵەتی ئیسرائیل کردی لە ئاستێکی زۆر بەرینی کۆمەڵایەتی لە ئاستی دنیادا هەیمەنە و ئابڕووی دیموکراسی بۆرژوازی برد یعنی هەتا ئەگەر دیموکراسی بۆرژوازی هێشتا لەلایەن خەڵکانێکەوە قابلی احتیرام بوو ئەو احتیرامەشکا شتێک نەمایەوە بەنێوی ڕێزگرتن لە ئینسان شتێک نەمایەوە بەنێوی ڕێزگرتن لە سەرەتایی ترین مافەکانی ئینسان ئەو جەنگە هەموو شتێکی ورد و خاش کرد ئەم تەڕوو بەیەکەوە سووتاندنە شتێکی ئەوەی نیشاندا کە بۆرژوازی لە هەر کامێک لە بەرگەکانیدا بێ بی ئەندازە دڕندەیە ئەمریکا و غەرب تا ئەو ڕادەیە چاوەڕوانی ئەو جۆرە لە دڕندەی نەبوون کە ڕوودا لە ئەکامی ئەو جەنگەدا چاوەڕێی ئەوە نەبوون بەڵام ئەمە ڕوویدا بۆیە بەو معنایە بۆ دەوڵەتی ئیسرائیل ینی شکست بۆ دەوڵەتی ئیسرائیل کە پێکاتووە درێژەدانی پێی هێندەی کە شکستەکەی لەسەری قورس دەکات لەوانەیە ئەمجارە نەک لەسەر خودی نەتانیاهۆ و پارتی لیکۆت لەسەر تەنانەت ئەوانەشە کە ئێستا بە نەیاری نەتانیاهۆ هاتوونەتە مەیدان و دەنگ بەرز دەکەنەوە لە نێو حکوومەتە جەنگیەکەی نەتانیاهۆدا بۆیە ڕێک بە پێچەوانەوەیە ئەوەی ئەگەر لە سەرەتادا جەنگ بۆ ئیسرائیل پێداویستیەک بوو ئێستا یەک ڕۆژ جەنگ
درێژە کێشانی جەنگ لە زەرەدی دەوڵەتی ئیسرائیلە. ئەگەر بێنە سەر ڕێگە چارەی کاتینا بەڵکو بۆ بەردەوامی کۆتایی بەم کێشەیە بێنێ کە 7 ساڵ زیاترە ئیدامەی بووە هەندێک جار هێندە قوڵ بۆ تۆ وەکو ئێستا کە قوربانی هەزاران و دیان هەزاری لێکەوتۆتەوە کە شارێک تەواو خاپور ئەبێت و وە فەزایەکی تەواو نائارامی لەو ناوچێدا هەبووە بۆ ئەوەی کە ئەمە کۆتایی بێت چی ڕێگە چارەیەکی کارساز هەیە؟ طبعا بۆ ئەو ڕێگە چارەیە تەمە ڕێگە چارە هەیە لە 47 ڕێگە چارە هەیە لە 67 ئەو ڕێگە چارە هەیە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا بەشێکی زۆر لە بڕیارەکانی ڕخراوی نەتەوەی یەکگرتوەکان بەشێکی زۆر لە بڕیارەکانی مەجلیسی ئەمن لە بەردەم لەسەر مێزەکانیانە لەسەر مێزەکانیانە کە مەسەلەی دانانە بەوەی کە دوو دەوڵەت لە پاڵ یەکدا دەوڵەتێکی ئیسرائیلی فەڵەستینی بۆ هەردوو لایەن پێک بێت و کۆتایی بەم کێشە سەرەتانیە بێ کە تۆ ئیشارەت پێکرد و دنیاش ئەوە 70 ساڵە دەرگیریەتی بەڵام لە ئێستادا مەسائلی میحوەری پێش ئەوەی بەڕاستی گەڕانەوە بێ بۆ ئەو ڕێگە چارەیە لە ئێستادا مهمترین شت ڕاگررتنی جەنگەوەی کە ئێستا هەیە ئەو ئاگربەسەی کە هەیە بچێتە پێشەوە ئاوەدانی بێتەوە ڕێگە نەدرێت دیموگرافیای ئەو ناوچەیە بشێوێندرێت جارێکی کە دیل و ئاوارەکان گەڕەوە شوێنی خۆیان خەڵک قەرەبوو بکرێتەوە ئەم وێرانکاریی کە کراوە جارێکی کە دەستی ئاوەدانی بۆ ببرێتەوە لە ئەخی خاڵی ئەوەیە کە خودی منتیقەکە ئارام بکرێتەوە و بە تابەتی هەموو ئەمانەکرا دواتر من پێم وایە ئەمە مەرحەلەی دووەمە بەڵام یەک شت دەزانەمەویش ئەوەیە کە چارەسەری کێشەی فەڵەستین ئێستا زۆرتر مەترەح بووە تا لە چاو پێشوو یعنی بۆ نمونە ئەگەر دەورەیەکی دوور و درێژ وەقفەیەکی گەورە بۆ ئەم کێشەیە پێکات متبوونێکی گەورە پێکات تەنانەت بە جۆرێک بوو هەموو ڕۆژێ دەوڵەتی ئیسرائیلی خەرقی دەکرد هەموو ڕۆژێ داگیرکاری دەکرد هەموو ڕۆژێ مناڵی لە باوەشی دایکی دادەکوشت هەموو تاوانێکی دەکرد بێدەنگەی لێکرا بوو بەڵام ئێستا ئەم بێدەنگشکە ئەمە یەکێکە لەو ئاڵوگۆڕانەی کە هاتە پێشەوە یەکە ئەم بێدەنگشکە دووەم ئەو پرسە مدبووە ئێستا پرسێکی مدبوونیە سێەم پشتیوانی بۆ چارەسەری کێشەی فەڵەستین لە ئێستادا بەرینترە لە چاو لە دوای دەورەی ئەم شەڕی ئەخیر یعنی زۆر زیاترە خاڵێکەوەیە کە لە ئاستی نێونەتەوەیدا یعنی بەجیا لە کۆمەلگەی نێو دەوڵەتی و دام و دەستگانی و دەوڵەتەکان لە ئاستی کۆمەڵایەتی و بزوتنەوەشدا لە ئاستی بزوتنەوەی ئینسان دۆستی دنیاشدا تەعاتوفێکی یەکجار زیاتر بۆ چارەسەری کێشەی فەڵەستین دەستی پێکردووە بە هەموو ئەو معنایانە لانیکەم ئەگەر چارەسەری کێشەی فەڵەستین بە دوو دەوڵەتیش کۆتایی پێنەیەت بەڵام ئەوەندە بۆرژوازی لە سەراسەری دنیادا کەوتۆتە ژێرگوشارەوە ناتوانێت بە ئاسانی جارێکی کە کەیسی کێشەی فەڵەستین بخەنە ژێرەوە یعنی ئیمکانی ئەمەی نییە بۆ یەلانی کەم بۆ دەورەیەکی دوور و درێژ جارێکی کە مەسلەی ئەم کێشەی فەڵەستین بە چارەسەرەکەشیەوە کە پێکێنانی دوو دەوڵەتە لە ئێستادا هەر دەمێنێتەوە کە دیارە هیچ گومان لەوەدا نیە دەوڵەتی ئیسرائیل هەموو هەوڵێکی خۆی دەدا کە بۆ ئەوەی مل بەم ڕێگە چارەیە نەدا مل بەوە نەدا کە سنوورەکان بجێڕێتەوە بۆ پێش ئەو داگیرکاریانەی لە دوای 67ەوە ڕووی داوە بەتابەتی لەو شوێنانەی کە داگیری کردو بۆن من بەجێی بێڵێ لەوانەیە ئەمانە بە ئاسانی نەکات بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەم ڕەوەندەی کە ئێستا هەیە بەرەو ئاسایش دەبێت بچێتە پێشەوە نەک تەنها بۆ قەزەی ئەو جەنگێکی ئێستا هەیە بەڵکە بۆ ئەوی خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرێک لە جۆرەکان دەبێ ئارامی بۆ بگەڕێتەوە خودی ئەمریکا پێویستی بەوەیە خودی غەرب پێویستی بەوەیە نابێ بیریشمان چیە ئێمە لە هەلومەرجێکدا ئەم جەنگەی ئەخیری لە مابینی حەماس و دەوڵەتی ئیسرائیلدا ڕوویدا کە دنیا شاهیدی جەنگێکی کەیە کە جەنگی ئۆکرانیایە بەجیا لەوانە دنیا شاهیدی جەنگێکی کەیە کە ئێمە لە دوایین هەڵبژاردننی هەفتەی پێشوو چەند ڕۆژ پێشوو بڵم نەک هەفتەی پێشوو بینیمان کە چۆن خەریکە لە نێو دڵی ئەوروپاوە ڕاسانێکی گەورەی ڕاستستی خەریکە سەر بەرز دەکاتەوە تەنانەت بە زۆرێک وای لاتوە بەشێک لە نووسەران و مفەکرینی خودی بۆرژوازی باس لە ڕێزەسوونی ئەوروپا دەکەن باس لەو خەتەر و مەترسیانە دەکەن کە ئێستا لەسەر ئەوروپا هەیە بە هەموو ئەمانە ئێشتا ئەمان وەک ڕێگەچارەیەک یا وەکو ئەهوەنکردنەوەیەک دەیانەوێت کە ئەم مەسلەی کێشەی فەڵەستین کە ئێستا هەیە لانیکەم شەڕەکە کۆتایی پێبێ
شەڕەکە کۆتایی پێبێ ئەوانە بۆیان مەسلەیە لەو ڕێگەیەشەوە دەتوانن بە زۆرێک لە زۆرەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێننەوە و ئاخی شیش ئەوەیە کەوە گوتم مەسلەی انتخاباتی ئەمریکاش فاکتەرێکی یەکجار سەرێکی لە ئێستادا بۆ مەسلەی شەڕی فەڵەستین هەر ئەوە شەکەوای کردو ئەمریکا بە پەلە پرۆسێکە بێ بەردەوام تەمعەن خەریکی هێنان و هێنانی ئەوە بووە کە قەتعنان ببێن و پێشنیارات بێنێ بۆ لە مەجلیسێ من بۆەوەی قبول بکرێت تا سەرنجام ئەمەیان بە زۆرێک لە زۆرەکان لە هەمووی زیاتر پێشوازی لێکراوە ئەویش دەلیلەکەی ئەوەیە کە ئەم جارە ناچار بووە بەرژەوەندیەکانی نێوان هەردوو لای دەرگیر لە بەرچاو بکرێت واز لەوە بێنە کە لەبێ حەماس لە بین بێ وازی لەوەی هێناوە کە دوای ئەوەی کە ئیسرائیل بۆ نمونە بۆینە لەو شوێنانە بمێنێتەوە بێ بکشێتەوە ئەبێ دیلەکانی فەڵەستینی هەمووی ئازاد کە بۆ نمونە کۆمەڵی خاڵیتیایە کە تەوازنێکی ڕاکردەوە بۆ هەردوو لایەن بۆ ئەو تەوازنەشیان بۆیە هێناوە بۆ ئەوەی کە بتوانن هەرچی چۆنێک بووە لە هەلومەرجی ئێستادا زۆرێک لە ئارامی بجێڕنەوە بە تایبەتیش کە بنبەست لە جەنگ و پێکات و وەختێک بنبەست لە جەنگ پێک دێ ناچار دەبێت پەنابەرن بۆ ڕێگایەکی کە ئەو ڕێگایە یەکێکە لەو ڕێگایانەکە گرتویانەتە بەر ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارش بدەنەوە کە ئەمە ئەگەر جەنگ ڕاگیرە یاخود ئەگەر ئیدامەی بوو بە هەردوو ئەگەرەکەیان چی کاریگەریەکی تری ئەبێ لەسەر ناوچەکە و کوردستان و عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست بگشتی ئەگەر مەسلەی ئەگەر تا ئەوەندەی لە ئێستادا بە هەر قیمەتێک و 1 دقە و 1 سعات شەڕ کۆتایی پێبێ لە قازانجی خەڵکە ئەو خوێن بەربوونە کۆتایی پێدەهێنێ ئەم مەسایلێکی مهمە ئەو مەساتە ئینسانیە گەورەیە کە هەیە کەمی دەکاتەوە بۆ خۆ مەسایلێکی دوو مەسایلی زۆر مهمن لە ئێستادا ئەم مەسلەی دیلەکان و چارەنووس و ئەوانە دێتەوە مەسایلێکە خۆ وەک لایەنی گەورەتر و دوورمەوداتریش ئەوەیە ئەگەر چارەسەری کێشەی فەڵەستین بکرێ خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچێتە نێو قۆناغێکی کە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیەوە یعنی چارەسەری کێشەی فەڵەستین ئەگەر ئەم کێشەیە چارەسەر بکرێ بە دوو دەوڵەت یعنی وەکو دوورمەودا دەتوانێت نەکەر ئەوەی کە بۆ نمونە فەڵەستینەکان لە شوێنی خۆیان دەژێن و ئیسرائیلەکان لە شوێنی خۆیان دەژین دەبێت ئەوەشمان لەبیر چیە هەموو ئەو لێکەوتانەی لە ئاکامی بوونی ئەو کێشەیەوە سەریان هەڵداوە کۆتاییان پێدێ یەکێک لەوانە ئیسلامی سیاسی پاشەخشەی گەورە دەکات ناسیۆنالیزمی عەرەب پاشەخشەی گەورە دەکات لایەنە تونتڕەوەکان لە دەوڵەتی لەناو ئیسرائیلدا پاشەخشەی گەورە دەکات جارێکی کە بوار دەکاتەوە بۆ نەوەک لە بوژانەوەیکی کەی ژیانی کۆمەڵایەتی لە تەواوی ناوچەکەدا و خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ بە مەیدانێکی کە و سەکۆیەکی کە و لە هەلومەرجێکی ئارامتردا ئەگەر تەنانەت ململات نێژ بێتە پێشەوە لە هەلومەرجێکی ئارامدەردا دەیباتە پێشەوە بەڵام لە کورتماوەدا ئەوانەی هەیە کە بۆ خوێنبەربوون ڕادەگرێ لە درێژمەوداشدا ئەوەیە کە بەڕێی هەموو ئەو لایەنانە لەژێر پێیان دێنێتە دەرەوە کە خۆیان بە کێشەی فەڵەست بەناحەق خۆیان بە کێشەی فەڵەستینەوە هەڵواسیوە یا خۆیان بە کێشەی سوزانم ئەو لایەنانە هەڵواسیوە کە خەریکی کەڵک وەردەگرن لە داگیرکاری دەوڵەتی ئیسرائیل وەکو زایونوز مولایەنە تونتڕەوەکانی ناو دەوڵەتی ئیسرائیل ئەو بەزیالەوەی لە خودی وڵاتەکانی منتیقە و ئەمانەش هێشتا ئەم کەیسە لە دەستیان دەردێ هیچی کە وەکو کەیسێک بۆ مەعامەلەکردن هەمیشە بەرەستیەوە بگرن وەسایەی ئەم جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئەندازەیەکی یەکجار زۆر کەم دەکاتەوە عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە زۆر سپاس بکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون جارێک کە سپاس بۆ تۆوە بۆ بینەران و بیسەرانن تەلەڤیزیۆنی پێشەنگ ئازیزان هەر لێرەش دادەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا چوارشەمەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو